هاتي هنا اشتكانت حاضر كرت أنا والله حاضر أود زنطة كاكا وآرامش برد مال قارماني در مدى باور بكا لقى الشاخوان ومريواني ني خني ببو دقبال الشاب وهم زاني دست السفري دك لقى داي كاكا اواني خوش دوي وهز بك نماري خو مانا كاكا قارماني لقى خيزانا كي بلاستي ني زورك بيكنو وكم داري خويا انت مش شايدك سعدي أود زرق والله نام دستي كل اخو قابله حتى بدزي نيشتيا با خلق بزانن اما تباين با او زارن بزوتي برونو بدريو كسانه بتقينن ك حسودي ما بيدا هدي من بدري عام بتقان بالك الناس صحيح تلفون جلبو مطلبي بكمنيا زوازه كمان لو بينا ايه ايش ما دي كان ايه بالك كاك سعدي باش كاكا مطلب كاكا قلت لك الزحمه النبي تتواني بشاقتك زوازك مال ابو بني يا مالي والله كاك سعدي زر سرقالم كسي شمللانيا تبي باخذ بينو سنجي مشكلة إني بخو ما عندي قلت لبو بينزي واري ونيا بلا الساعات بنت تعال كمان بينزي واري دفري باشا دي حافظ طا باشا دي خواد لقال سعدي دست اللي صرت زنطة كده يعني على أساس ضروري وسافر بس تركيك بقى ما بنيرو شو الحياة مرة دي سعدي بس ما دام لبقى عمية سفر مكان وين تتجانرتو سفر مكان دلي ندبين موا ترررم في رقريان يشي سخت بوم كدستم بيكس جيزنا بموا أو زي إستا بيجوي برودم عادتك مية بيج همو سفر جي سردان شي قرايا وليري نكمنيا حساب كنا رويشتي با يعني صرتين بقناة؟ أدي ساعات بيزا ما دروين بيجوي بروينيا بياسة هولير بيدا كم جانا ما دي فرمو شاجيني مالهم فرمو سفر مكان في رقيان يجي سخدو الو ماکۆم باشی ئێوارە وەرە ناو بازار چاخانەکەی خۆمان کە دانیشین هەرۆ $500 دەمەوە نا برا گەورە نیم قسەی زیاد مەکە دێ یەڵە دێ خافیز ڕووی زروف ڕەش بەوای دام محتاجی تۆ بووم قورعان نازانم بەخۆی پێویستم بە پارەیە و نامێ لە کاک سعدیش داواکەم کوڕ ئەویش فەقیرە ئیفلاسم پێی کرد بەخۆ لای بەدەهام بڵێمەوە کورە دەگونا ئابا تۆزە دڵشی خۆش بەم دەمێکە گوێ لە دەنگی شیرین نەبووە الو بەڵێ شیرین گیان تۆ چۆنی بە قوربان ئەرێ شیرین ئەرە بێدەنجێت چییە چێ دەری لە تورکیان مەناتە جەولە نەوڵاوە لە مۆڵێکم تازە کراوەتەوە دەهام تۆ بڵێ چی کارمەندوشتی شلێنی هەمووی ڕۆبۆتە ئەو بەڕاستە ئەوەت لە تورکیان لە سینی لە تورکیا بەس ئەوەیە کۆمپانیاکە خاوەن مۆڵەکە و توێتی منەمەوێ بە زیرەکی دەستکرد و بە ڕۆبۆت و ئەو شتانە بازار بەرەو پێش بەرم نا ئەو قسام زۆر لە تلڤیزیۆن جێرێ دەبی شیرین گیان دەتوان بە ڤیدیۆ قسەی بکەین ڤیدیۆ بۆستە بزانم خەت خاوە لای من نازام لای تۆش لای تۆ یان لای منە ناوەڵڵە گیانەکەم وەڵڵە شەبەکە لای من فولە گیانە لە هاتوو هەدەر ئەلو باشە گیانە مشکلی نامێت جار بربینم بەس کە چە سەر بەحرێ حەزمی لەوێ بربینم ئەی باشە بە قوربانەوە لە پێم لێ چی دەکەی لەگەڵ خزمەت لە چێ لە بازاری وەڵایی ئەوە نازانم لەو دوکانەیە خەریکی ئاڵتۆن کڕین و شتێتر منیش وتم وتی وەرە وتم نا من لە دەرەوە بووم لۆ گیانە لۆ داتوی دەگەری بڕۆ ژۆرێ ئێ کوورە چی بکەم لە ژووری خۆتە زانی سێری کێ ببیکڕی بە ناشکری نەکەم پارەکانم خۆ بۆم باس کردی تزیان
دەزانم گیانەکەم داچ بڕۆ ژۆرێ تەماشێ بکە ئەگەر شتێکت بەدڵ بوو سارەکەی بپرسە خەبەرم بدەوە نابێ کچێ دەبڕۆ توکانە دەبڕۆ ئەو سوێنت نەخواردایەوە لەبەر سوێنەکەتە ڕوون کە وەڵام سوودم نەخواردیە ئەنت خوارد؟ ناوەڵڵە ئێدە ناچم ما بەخۆ ئێستا دەخۆم وەڵڵا دەکڕی دەبڕۆ دەی کە ئینکاری هەروەکو جاران وای دەبڕۆ حەیران بم دەبڕۆ گیانەکەم دەبڕۆ باشەوە ئەڕۆم سەسەی کە ڕسمم بۆ ئەگرم بۆ تەنێرم بزانە کامانە بۆی سارەکەی وەرگرم لە گوگل بۆی بگەڕێ ئاڵتون مڵوانکە ئەسکرین شۆت شیرین گیانە ئەدا پێم برێ چت کرد ئەفۆوە کە خەریکی ڕسمەگری میوتە بێ مۆبایلەکەەوە بۆم نردی ڕسمەکە بزانە کامەی جوانە بەخوا شیرین گیان هەر دەبژێری بەدڵمە دە باش ئەوە تەماشی دەکەم یەک دەقی باشە ئەمە جوانە ئەوەی دووەم شیرین گیان ئەوە ویشینەکە زۆر جوانە ئەوە زیوە ئازیوە ئابی بالە نەکەدار فیزل نا چۆک مەمنون دام لێ گەڕێ نایکڕن لۆ حەیرانی بم لۆ گرانە لۆ دەرێ بە چەندی ئەڵێ $200 بۆ چییە؟ ئەیدە باشە مشکلێن دەبڕ معاملەی دەکە بکە هەموو خەڵک معاملەی دەکە دەرچ بیکە ئێدە بۆ سەمادەم بە معاملەی لەگەڵکەم بە تورکیەوە چی پێ سەنی چۆک سەڤیۆرم ئابێ بیردەنە باباییم ئارامم چۆک مەمنون خۆ گوێت لێ بوو شیرین جاوکەوە کابرات دەرێت نازانم هەندە قسەیەکت تێنەگەشتی من بە خۆ دەزانم خوێندەوارم نییە هەدەری ئارامەوە قسەی بە تووشی دەکەیان گۆرانی برایان تاتەسیە ئەیدام لە قسەی خۆت ناکەوی گۆرانی نەبوو نا ئەوە پێم وت نیایەتی بەچەنە لە ناو دوکانەکە هین ئیشەکە گۆرانی ئیشەکاترەوە تێکەڵ بووە بە سەڵە 150 هەر گرانە نانا خەمت نەبی شارەزابی مایە چە دەسمە توکانەکەی و $200 جوانش تۆ دەنێرم سپاس بۆ بوونت ئەلۆ گیانە ئێستا پێم برێ پێویست بەچی تر هەیە بەس خۆشیت باشە جانی من باشە ئێستا بخۆم بە 2 دقی دەسمە بازاری پارەکەت لە بۆ دەنێرم خواحافیز بای ئای بەڕاست کاک جەودەت گۆت 3 کیلۆ گۆشت کاک جەودەتی کوڕە شیرین کوڕە بابزم شیرین